ئێمە ئاماژمان ئەوەیە لەبەرەوەی کەسوکاری ئەنفال زیاتر پاشماوەی ئەنفال لە شارۆچکەی چەمچەماڵ و شۆڕشە ئەوەی کە ماوەتەوە هەمووی لەم قەزای ئێمەیە ئەمە هۆی کاری یەکەم هۆکار دومیش ئەوەیە کە واسیاکە قەزاکە ئێمە ناونراوە پایتەختی شەیدان و ئەنفال کراون ئەمە هۆکارێکە بۆی کەوا ئێمە هەموو ساڵانە بمانەوەیە ئەم دیداری فیلمی جینۆسایدە لە چەمچەماڵە بۆ سێم ساڵشە دووبارە بێتەوە ساڵانە یەکەین ئەگەر خوای گەورەش هاوکارمان بێت و وەزارەتی ڕۆشنبیری یارمەتیمان بدا لە لاینی مادی شەڵات چوارم و پێنجەم و لێژەشێک کێشێت و زیاتریش فراوان یەکەنەوە پەرە بە فیلمەکان شەدین ئێستاکە خوێندکارمان هەیە لە پەیمانگایە لە زانکۆیە تا ئێستاکە نازانێ ئەنفال چییە ئێمە لە ڕێگە ئەم فیلمانەوە پێیان ئەڵێن کە پێش ئەوەی کە ئێوە دایک من پێش ئەوەی ئێوە بێنە ژیانەوە ڕژیمێک هەبووە ڕژیمی بەعەس لە عێراقا کەسوکاری ئێمەی بۆ شێوەیە ئەنفال بەناوی ئەنفالەوە ئەنفال کردو و زیندە بەشاڵی کردن و تا ئێستاکەی ڕفاتەکانیان زۆرینیان نەهاتۆتەوە بۆ کەسوکاران ئێمە ئەمانەیە بە خەڵکە بڵێن کە پێش ئەوەی کە ئەوان لەدایک بن ڕژیمێک هەبوو ئاوای لە میلەتی کورد کردووە تەنها لەبەرەوەی کە ئێمە سوبان بوونی کورتبوونی خۆمان بسەلمێنین جا مە زیاتر بوویکەوە ئەو جلێکی کردوای ئەمە دیە ئەو ئاساتەی بڵین ئەو دەردەسەریکەوە حکومەتی بەعەس بەسەر ئێمەێناوە بیبین و کەمزانی ئێمە چیان بەسەر هات